من دەزانم کە ڕەئیم ڕاستە باشە من دەزانم کە ڕەئیم ڕاستە گوێ ناگرم بۆ قیل و قالتان وا دەڵێ فلستان وا دەڵێ چونکە حقیقەت قەت بزر نابێ وەک ڕۆژە هەورەکانی دنیا پێش ڕۆژ بێ حقیقەت هەر دەرئەچێت ناکرێ ئەمن وەک بڕغی بم چی بڵێنەوەم بڵێن بەڵێ نابێت نابێت باشە مامۆستا چۆن توانە و هێزی متمانە بە خۆبوون دروست بکەیت متمانە بە خۆبوون یەکەمشی دەبێ ڕاستگۆبی لەگەڵ خۆت جوانە هەر کەسێک ڕاستگۆبی لەگەڵ خۆی لەگەڵ دەوروبەری ڕاستگۆشە بێت باش مەتەوە خاڵی سەرەتایە خاڵی سەرەتایی دەبێ ڕاستگۆبی لە هەڵات من ئیمان شعارێکم هەیە قووەتی دەپیاوم هەیە لەبەرەوەی دڵم خاوینە هەر کەسێک تەسەمع بکات گوریستی نادێم بەو کوردەواری گوریسی درۆ کورتە ڕاست درۆ کورتە بەدەو شتێک بەدڵ شتێک بی ئەوە قەت ناگاتە ئامانج فمن سیقەم بە خۆم دەبێت کە من دەزانم ڕاستم ئیتر نابێت ترس ببینێت ترس لاواز دەکات کەسایەتی تۆ ترس ڕێگر دەبی لە جێبەجێکردنی ئامانجەکانی خۆت من سیقەم بە خۆم دەبێت کە من دەزانم 100% ئەو شتە لە فلانکە سەرچاو ڕاستە بە ئەو پەڵی بەبێ تەرەدد و بەبێ دوودڵی ڕای خۆم دەرئەبرم کێشەم نییە هەموو کەسێک ڕازی بێ بەس دڵنیام ئەو کسەی ئەو شتێک کە ئەڵێم ڕاستە ئەگەر کێشەشم دی ناکرێ ئەمن بفەوتێم کێشە نییە من کەکەتم کێشە نییە بەڵام کێشە ئەوەیە چۆن هەڵبەستم سەر لە نوێ چۆن دووبارە بتوانم هەڵبستمانە بە هەڵەکانی خۆم ڕاستە باشە مامۆستا خراپی سیستەمی پەروەردە و نەخوێندەواری تا چەند کاریگەری فشارە دەرونیەکان لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست دەکات پرسیارێکی جوانە خەتەرترین شت ئەمن جارێک باسم کرد لە اتحاد ئەوڕۆپی داوەتی لە شوێنێک لە بروکسل باسی سێکۆلۆژی کۆمەلگای عێراقم کرد و باسی پەروەردە کرد ئەو پرسیاری تۆ هەرە کێشە گەورەی هەموو پەروەردەی عێراق ئەمە تعلیمی فێرکردنی بە بەغایی دەکەین بە بەغا یعنی چی بەبێ تێگەیشتن لەبەر دەکەین و دەڵێن بۆ نمونە ڕێزمانی کوردی ڕێزمانی عەرەبی ڕێزمانی وا مثلا فێری دەکەین ئەمە تەرکیزکەین حەفظ بکات لەبەر بکات یەکێک دەوێت معدل دەبینی لەبەر بکات چەند لەبەر بکەیت دەرەجە وەرەگری با بڵێن شیعرەکان قەسیدەکان من ئەمە دژی ئەو شتەمە بۆ من ئەگەر دەمەوەیە وەک نمونە دەینەما دووشت هەیە لە ڕووی ئەدەبی نمونەیەک دەینم ئەدەبی نمونەیەک دەینم ئەلمی ئەدەبی ئەگەر دەتەوێت فێری زمان بکەین بە عەقلەوە بە تێگەیشتن نەک وەک بە بەغا فێر ناکەم بڵێ حەفزی قەسیدە بکە حەفزی لەبەر بکە ئەو شیعرە ئەڵێم فێری دەکەم شعری حۆڕ یعنی چی حۆڕ وەکی گۆران و نازک مەلایکە و ئەوانەی کە لە عێراق و لە کوردەواری هەیە فێری شعری عەمودی یعنی چی ئەنواع مۆسیقا لە شعری یعنی چی ئەوە بمعنە سەقافەی شعری ئەدەبێت ئەمە بڵێم بڕۆ لەبەری بکە و هیچ شتێ ناکات لە زمان هیچ سەقافەی ئەدەبی نابێت ئەوە بێمەعنایە چونکە شت لەبەر دەکەی لێرە دەرئەچێ و دوای ئەمە فێری مناڵ دەکەین لە پەروەردەی زۆر شت بە بەغایی ڕەبتی ناکەین بە مختبەرات و مەتحەف و مۆزەخانە ببینن معمەل ببینن هەر باشترین بەڵگا خوێندنی ئێمە بە شێوەیەکی بە بەغاییە